ژنانی گەڕەکی سیمی خاتوناوان لە شارێولێر بەهۆی قیرتاو نەکردنی گەڕەکەکەیان ڕێگەنادەن پێوەری زیرەکی کارەبای ماڵانیان بۆ ببەسترێت. والله لأن ناقرم حتى عملير كوانا بمنا نوسيمي بمنا علم به أجا عمليش مردم أو مردم أري والله دبي حتى عملنا أوسيمي حتى كيني حتى أبقي رملونا كريتين داوي تسمي كردينا برا بخواي مكتب النية بخواي حجيانة تخوش النية أما الرجع حتى لقى توز قوري خنكان بشي ما أنت نقبي من دار كان ما هم تشير ربوي بوينا دستانا لنا قر تركاوي درناتن چەند ساڵێکە بەڵێنیان پێدەدرێت کۆڵانەکانیان بۆ قیر دەکەن بەڵام تاکو ئێستا و بەڵێنە جێبەجێ نەکراوە ئەمەش ناڕەزایەتی دانیشتوانی گەڕەکی سیمی خاتوناوای لێ کەوتۆتەوە. سەرەتای پاییز تازە تۆزە بایەک هات ئەو خەڵکە هەم ناو تۆز خۆڵی دووردا هەر هەم ژیانمان نییە بەڕاست منداڵمان ژنمان خێزان هەمووی خەڵک وێران کردیە بەڕاستی. محافیز هذا لێرە جمعی کرد لەو مزگەوتە کوتی هەر لە گەرفایلا دامان ناو حاضرە بۆ تەنقیر دەکەین ئەو 5 ساڵە ئینتیزاری نەقیر بوو تازەش هادوون کارەبامان بۆ بکەنە سەعاتی زیرەک بەخوا سەعاتی زیرێکیش ئێمەش لێ مەعارزین دەمانوێت تا قیرەکەمان بۆ نەکەن سەعات نابەست. باوتەی دانیشتوانی گەڕەکی سیمی خاتوناوە لە شارێولێر زیاتر لە 5 ساڵە داوای قیرتاوکردنی گەڕەکەکەیان دەکەن بۆیان ناکەن بۆیە بڕیاریان داوە تا کۆڵانەکانیان بۆ قیر نەکەن ڕێگەنادەم پێوەری زیرەکی کارەبای ماڵانیان بۆ ببەسترێت. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.